هەلا سەر ئەم بابەتە بابەتی پێدانی ئۆتۆمبیل بە مامۆستایان ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین پرسی زیاتر دەکەین بە ئومێدیەوەی کە زانیاری زیاترمان دەست بکەوێت داخۆ بزانین ئەم ئۆتۆمبیلانە چۆنن هیچ و وڵاتێکن وە شەرت و مەرجی پێدانەکەی چۆن نییە. میوانەکەمان زۆر بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. مامۆستا ئەحمەد شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو دەڵێن ئێوە ئاسانکاری دەکەن بۆ پێدانی ئۆتۆمبیل بە مامۆستایان، بەڵام مەرجی یەکێک لە مەرجەکان دەڵێ نابێ موچەکەی لە 1 ملیۆن دینار کەمتر بێ. ئەگەر وابێ ئەم پێدانی ئۆتۆمبیلە شمولی هەموو مامۆستایان ناکات وە نییە؟ شەو باش وای تەندروستی بە هەموو لایەک دەخوازم. حتمما ئیش یەکێتی مامۆستایانی کوردستان خزمەتکردنی سەرجەم مامۆستایانە و ئێمە بەردەوام هەوڵمان داوە بۆ ئەوە بتوانین کۆمەڵی خزمەتگوزاری وەکو نیشتەجێبوون دابینکردنی ئۆتۆمبیل بە قەسڵ و کۆمەڵی خزمەتگوزاری تەندروستی بۆ مامۆستایان بە شوەیەکی ئاسان دەستەبەرکەین. و چەند مانگێکە ئێمە لەگەڵ چەند کۆمپانیەک قسەمان کردووەوە سەردانی چەند کۆمپانیەک و تەنانەت بانقیش کراوە بۆ ئەوە بتوانین ئەوەی کە زرورە بۆ مامۆستایان دابینکێ لەم قۆناغا. دیارە ئۆتۆمبیلیش یەک پێداویستەکانی ئەمڕۆیە بە حکمی ئەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کەم و کورتی هەیە لە هاتوچۆی گشتی وەکو پاس و ئەو بابەتەکانی ترە و ڕۆژانە بتوانن کارەکانی خۆیان ئەنجام دەن واتە هەموو مامۆستایەک پێویستی بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی هەیە. و ئەو کۆمپانیە کە هەتەتە پێشەوە کۆمپانیای باجگرە کە کۆمپانیەکی نیشتیمانی کوردستانیە، بریکاری سەرەکی کۆمپانیای جیلی سینیە. ئەم کۆمپانیا هاتە پێشەوە کە لە سەرەتاوە بە شوێکی تەیست ئێمە لە شارەکانی هەولێر، سلێمانی، دهۆک، سەنتەری شار ئۆتۆمبیل بە قەسڵ بدرێمە مامۆستایان. هەرچەند ئەو کۆمپانیا پێشتریش لە ڕێگەی بانقی جیهانەوە ئۆتۆمبیلی دا بە هەموو هاوڵاتیەک، بەڵام بۆ مامۆستایان کۆمەڵی ئاسانکاری کراوە و ئاسانکاریانە کە دەبێتە هۆکار ئەوە کە لە ژمارەیەک لە مامۆستایان سودمەند بوون لێی. بۆ نمونە مامۆستایان دەتوانن لە جایی $10,000 $20,000 قسط وەرگرن کە بۆ هەموو هەوڵایەتێک تەنها $10,000 بووە. هەروەها زمانی ئۆتۆمبیلەکان لە 3 ساڵ بۆ 5 ساڵ درێژ کراوە بۆ مامۆستایان کە ئەوە خاڵێکی زۆر ئیجابیە لەبەر ئەوە ئۆتۆمبیل پێویستی بە چاکردنەوە خزمەتگوزاری ماگانە هەیە. هەروەها مامۆستایان لە نرخەکەی بازار نزیکەی $1,000 بۆ $1,200 سودمەند دەبن. لەم قۆناغەکە سەرجە مامۆستایان ناگرێت، حتمما ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیە پێش نیگەرانی مامۆستایان. کۆمپانیەکە ژمارە یەکەم ژماری ئۆتۆمبیلەکانی سنووردارە، دووش بانقی جیهان بانقێکە سەر بە سیستەمەکەی سیستەمی لەسەر یاسای بانقی عراقی فیدرالە کە دەبێت ئەو کەسە ئەو فەرمانبەرە ئەو قەرزە دەبات موچەکەی بێتە 3 بەشەوە، بەشێکی بۆ قسط بێت و 2 بەشی بۆ خەرجی و بەڕێوەچینی ژیانی بێت. بەو شێوە یەکەم مەرجی بانقەکە لە سەرەتاوە کە مامۆستا نابێت لە ملیۆنیە کەمتر موچەکەی بێت. بەڵام ئەمە شوێکی کاتیە تاکو ئەوە کارەکە دەبینین بۆ کام نادەڕوا و سەرکەوتوو دەبێت و حتمما ئێمە ئیش باشتر دەکەین بۆ ئەوە سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستان بگرێتەوە. باشە مامۆستا ئەحمەد، ئەو ینی هەرێک لە مامۆستایان ئێوەش ئاماژەتان پێدا دەبێ قەرز لە بانک بکە، ڕێژەی سوو ئەگەر قەرزی لە بانک کرد ڕێژەی سوو چەند دەبێت لەسەر ئەو قەرزەی کە لە بانک دەیکات؟ بەڵێ لە سەرەتاوە مامۆستا کاتێ ئۆتۆمبیلەکەی خۆی هەڵدەبژێرێت کە پشتگیری یەکێتی مامۆستایان و پشتگیری پەروەردە دەبات لەگەڵ ئەوەی کە پێشەکەی ئەدا پێشەکەکە سەر پشکە ئەو لە نێوان $1,000 بەرەو سەرەوە و جۆرێک لە ئۆتۆمبیل هەیە $400 تەنها پێشەکەکەی $400. ئەگەر هاتوو پێشەکەکەی زۆر بوو حتمما نرخی ئۆتۆمبیلەکە دابەزێت و قستەکان کەمتر دەبێتەوە. ئەو مەبلەغە کە ساڵانە قانجاز لێ وەرەگرێ بانقەکە کە قانجازێکی لە ڕێگەی مرابحی ئیسلامیە لە وەرە بانقی جیهان
بنقێکی سیستەمەکەی سیستەمی ئیسلامیە و ڕابەحەی ئیسلامیە لە 108 قانجازی لێ وەرەگرێت. حتمما ئەمیش هەر لێک لە مەرجەکانی بانک بوو بەسەر ئێمە چەسپاندی. ئێمە لە ئایندە هەوڵ ئەدەین بانقی نوێ بدۆزینەوە یان هەر لەگەڵ هەمان بانقا بەڵام ڕێژەکەی کەمتر بێتەوە، بەڵام ئەمڕۆ لەم قۆناغا 8%. باش مامۆستا ئەحمەد، ڕەنگە پرسیارێک بێتە پێشەوە لەوەی کە بۆ خۆت دەزانی ئێستا لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلێکی یەکجار زۆر هەیە لە هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان تقریبان 6 ملیۆن و شتێک دانیشتوانەکەیەتی، نزیکەی 3 ملیۆن و ڕەنگە بەرەو ژوور ئۆتۆمبیلی تیابێ. ئایا ئەم پێدانی ئۆتۆمبیل یعنی هێنانی ژمارەیەکی تری زۆری ئۆتۆمبیل و پێدانی بە مامۆستایان کە مافی خۆیانە ئۆتۆمبیلیان هەبێ وان ناکە جەنجاڵی زیاتر لە سەر شەقامەکان دروست ببێت؟ حتمما زۆری ئۆتۆمبیل کۆمەڵێک کێش و گرفتە. هەر ئێستا ئێوە بەڕێستان هەواڵێکتان بەداخەوە کە قوربانی لێکەوتۆتەوە ئەمڕۆ لە دەڤەری سلێمانی کە 4 هاوڵاتی بوونەتە قوربانی ڕووداوێکی ئۆتۆمبیل. حتمما ئێمە ئەو هەست لە بەو کێشە و گرفتەکەین، تەنانەت پیسی ژینگەیش یعنی کارگەری هەیە لەسەری نەک تەنها لە جەنجاڵی شقامەکان، بەڵام ئەوە مافێکی هەموو هاوڵاتیە کە هۆکارێکی گواستنەوەی بێت. و ئاماژەمەش پێکرد یەک لە مشکلەکانی ئێمە لە وڵاتی ئێمە با بڵێن هاتوچۆی گشتیمان ئەوەی کە وەکو پاسە، وەکو ئەوەی کە با بڵێن شمەدەرەکانی خێران یان کۆمەڵی هۆکاری تر هەیە بەڕاستی گواستنەوە لە جیهان هەیە بۆ ئێمە دەستەبەر نەکراوە و تو ڕۆژانە دەبێ بگەیتە دەوامی خۆت و کارەکانی خۆت بە تایبەتی شارەکان گەورە بوونە، فراوان بوونە، شوێنەکان دوور بوونەتەوە لە یەک. ئەمە مافی هەموو هاوڵاتیەک. بەڵام ئەگەر هاتوو کۆمەڵێ ئاسانکاری کرا و با بڵێن ڕێگانی هاتوچۆ کە ئیمڕۆ بەڕاستی یەک لە کێشە و گرفتەکانی وڵاتی ئێمە ڕێگەکانی هاتوچۆ با بڵێن بە تایبەتیەک ئاراستەیی کە کێشە و گرفتێکی زۆری کردە. ئەمڕۆ قەڵەباڵێقێکی زۆر لە بۆ بوونە لە ڕێگەی کۆیە هەولێر بە تایبەتی لە هەنارا کە وای لێکرد خەڵکانێک بە دوو کاژمێر سێ کەژمار زیاتر با بڵێن ئۆتۆمبیلەکەی ڕاگرتەوە و چاوەڕانی ئەوەی دەکرد کە بە ئاسانی بگەیتە شاری هەولێر. ئەمیش هۆکارەکەی ئەوەتە کە ڕێگەوبانەکانمان بەڕاستی بە شوەیەکی باش ڕێک نەکراوە کە ئەمیش دەبێتە هۆی جونجاڵی. واتە زۆری ئۆتۆمبیل ئەگەر هاتوو کارگەری زۆری نابێ، ئەگەر هاتوو ڕێگەوبانەکانمان فراوان بێت و هاتوچۆکردنی بەگشتی بێت، حتمما ئەو هەوڵاتیشە پەنا نابە بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلی شخصی ڕۆژانە. زۆر باشە، زۆر بەڕێز. مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.